من كناوم علي عزيز جاسم خوێندکاری پەیمانگای تەکنیکی کۆیان بەشی تەکنۆلۆژیای نەوت کارپێکردن و کۆنتڕۆڵ خەڵکی شاری دووس خورماتوین هەڵساوم بە دروستکردنی ئەم پرۆژەیە ئەم بیرۆکەیە باوکە بیرۆکەیە بە یارمەتیدانی من و هەڵۆی مەلافەرهاد بوو پرۆژەی من و هەڵۆی مەلافەرهادا کە دامان هێناوە بە هاوکاری سەرۆکی بەش ڕەوەن دڵشاد عەبدوڵڵا و هەروە مامۆستا کەیفی سەرۆکی سازگا هەڵساوین بە دروستکردنی پاڵاوگەیەک و ئامێرێکی ڕێک کە دەتوانین ئەو ئامێرانە ئیشی پێ بکەین بۆ پێوە توانایی کە خۆمان هەمان بۆ دروستمان کردووە کە پێک هاتووە لە ئامێرێکی دەرێلینگ بۆ هەڵکۆڵینی بیرلێدانی عەرز و هەروە دروستکردنی مەسفایەک پاڵاوگەیەک کە بۆ جاکردنەوەی مادەکان ڕۆن و گاز و بەنزین و جێت فیۆڵ و هەموو بەرهەمە نەوتیەکان کە دیزاین کراوە بەو شێوەی کە لە هەموو کوردستاندا هەیە بە دیزایانی کوردستان دیزاینمان کردووە و هەروە ئەو پاڵاوگەیە ئەتوانین ئیشی پێ بکەین بە هاوکە ئەگەر یارمەتیمان بدەن لە داهاتوودا شتێکی جوانتر دروست بکەین بۆ ئەوەی هەموو پەیمانگا سوودی لێ بێنێن تەلەبەکان دەرزی لێ بخوێنن لە داهاتوودا. ناکرێت ئێمە هەموو جارێ داوا لە کۆمپانیەکان بکەین ساڵانە یەک دوو جار داوا لە کۆمپانیەکان بکەین کەەوە یارمەتیمان بدەن بچنە کێڵگەنەوتیەکان یاخۆ پاڵاوگەکان بۆ بینینی ئەو شتانە ئەتوانین ئەو شتانە خۆمان لە پەیمانگا دروستی بکەین بە شێوەیە کە ئیش بکاو و هەم تەلەبە زیاتر سوودی لێ ببینە و هەروە ناکرێت کە ئێمە کادری پێشکەوتومانەیە لە بواری نەوتدا لە دەرەوەی وڵات کادرمان بۆ بهێنن لە بواری نەوتدا چونکە ئێمە ساڵانە لە پەیمانگای تەکنیکی کۆیە نزیکەی 60-70 تەلەبە تەخەڕوج دەکات کە هەمووی کادری باشن لە نەوتدا و هەروە ئێمە دەتوانین ئەم پرۆژەیە بکەین بە پرۆژەیە کە سوودی لێ ببینین بۆ گەورەکردن و لە کوردستاندا پاڵاوگەی گەورەی پێ دروست بکەین کە هەموو بەرهەمەکان لە یەکجیا بکەوە چونکە لە کوردستاندا پاڵاوگەمان زۆر کەمە تەنها پاڵاوگەی بازیان و کەڵکمان هەیە کە ناسراوە و ئەو دوو پاڵاوگەیە کە دیزاین کراوە لەسەر نەوتی شیواشۆک نەوتێکی زۆر باشە بەڵام ئێستا ئەو نەوتە ڕوو لە کەمبوون کردوێتەوە ئەمە ئەکرێتەوە پارچە پارچای بەستی هەموو پارچەیەکی 6 مەتر درێژەکەی.